الله ما شاء الله هر تجبیری جانه حالا چه میریش کن ریز و سلاوش برنامه نزدیکتر دیسم هاتی نه خدمتات نو ویس روشته جان ده اما هر 4 ورزه سال ویریا جانا کشوهای که تایبتی هی عمل کیری نه ای ماشاءالله عمل نافچه هاورامانی عمل طویلی نه کس هی برام بر کار اکیب کرد از باور کم کیم کس هبن بس با کساتی ابروکه بی برام بر خدمت و خلقیت که تو حتی نکجی یه بردامه نوا نخوشخانه دا خدمت کریه نوا زانینگ دا خدمت کریه حتی نوا وزارت و نوا حکومتش دا خدمت کریه کساتی ابروکه کیه که همه تو بیجیش سروشتی و نافچه فیر بیه حسا خدمت که جام که تو کی جان یا و نافچه دا نزی بینو برنامه نزدیکتر دست بید الله ماندينا بين نخوش تاو دكتور جان تواو السلام عليكم عليكم السلام بخير بي دكتور طاهر هورامي كسياتي شي ديار خدمتي شي جوره ما شاء الله تايستاج بردام بيجي سباس قربان بخير بي او هم ريد بري وبوله تويلي اي لتيالا بوي اما زيدي خوما هاتوما تو بو ايرا روجاني جمعيه مو بو ايرا بوي نخوش ببين مو نخوشاني ايران بيسيان ببينيني من هيا يعني بخوي روجي استراحته بلان دي خدمتي نخوش كان بالي تقريبا 10 صاله او بريار الدواء كذا بي ايرو او اني بيوستيان بتو تعال سر ورقن لصالي نودو يكو ما شاء الله لانه تو يكو حتى استاج هم جمعه كليري زور بي جمعه كان ليران يعني استان بي بهاوين بي يعني تو دكتوري كي دوامني او عند ساعات لا وانا ساعدني دوامين يعني ما شاء الله تقريبا 10 صاله خدمتان عندكم من 32 صاله دكتورم دكتوري جراح لصالي 1900 يكو دكتوري اخصائي اي ما شاء الله وزيري جبوي بو كوزيري جبوي هر بخو بخشانه همو روجي جمعه قاتمه بيرا نخوش ما بيني وهمو روجي شميق لنخوش خاني سليماني فيركاري كاري نشتركاري من جامعه دكتور ناظم انت كي كسب برامبر اجناك هر بخوش كد بسرتاي برنامج باسم كرد تشتك وايلي كردو كبي برامبر ام خدمتك بكي والله خوي همو كسي ابي عطايك بو ملتك ابي اشتاق ابي بخش با خزم كسوكار وملتك من هرو وايلي كردوم ك شرني باره همشتبه وخوي إشي دكتوري بتايبتي لزماني أبو قراطة وسوينكي غير بباشي بخبري توا أو باسي أو كدكتور شرنية يعني هر مشتك بباره ببلاين دكتور أو لوقتي اللي قومانا نابي هاد دواي باره بكا بوي دردي كردي الله يحيس فرصد نبت يعني وقتي تري احتمال دواي باره بكا دواي دكتوري تجارة نية دكتوري زيادة إنسانيتها دكتور لبيني الرزلينان ودجاتي كردن بتايبت للاين دكتوره كاين مثلا دكتور هبو دكتور طاهر بو ميشا كاو إشي ماشي تيكدا ولينا قرايه ماشي كاين لا دكتور وانا دكتور نبوه كوابله إنجا خوي رزلاني قولت الرزوية هنا كبيز يعني ملتك بيز يعني تو كاروي بباصرة أو بري رزو تقدير أمانة يعني هي هرشان رزنان لينانك ورقته بو إيشانك كان جاي ميدام ومن همو بزيكاني ببراو بكري خوم وبكشي خوم وبخشكي خوم حسابك عليكم السلام عليك السلام نعم عفوا مشو ها درمان نمشو لاجبني بيسوش المشيكة جاهزة كان يا بوستماني بيسوشنو هرمي شن بلالي بو خاصة سلامتي ان شاء الله. دكتور من تينا قشتم هورامي بو. بهورامي بو قربانو بزمارة لقاشيات و ليرن يشكي بو ناكري وتمور بو سليماني بو عيادكم خود بليلتي والله وهاتم لقل بلال او كرة لناماني شكال سليمانيش. يعني هل لويش بي برامبر؟ بي برامبر. سلامتي ان شاء الله. عربجة. بهورامي تسبولين سلامتي. بيوي. بيوي. كدي بو إيرة لبر أودي تكب
زێدی باو باپیران لێرە لێرە لە دایک بوویان لێرە لێرە لە دایک بوو ساڵی چەند 1955 یاڕەبی هەروەگەنج ببینی ئەی کە لێرە نەخۆشتەوە دەبی ئەچمەوە باخەکەم ئەمەش بین لەگەڵ نەخۆشمان نییە بەس لەگەڵ دەین بۆ ئەوی زیاتر نزیکی ژیان نزیک بن و بزان شوێنەژین یاخوا بەخێر بێ دکتۆر گیان بژیت دەستان خۆش بێەوە بەخێر بێت ماشەڵڵا ناوچەیەکی جوان کەسایەتیەکی وەکو ئێوەی جوانی تێدا بووە ماشەڵڵا هەر ئاوەدانی خۆشی هەیە بە ئێوە ئاوەدان بە میوانەوە دکتۆر منداڵیت هەتا ساڵی چەند لێرە بوو مەسەڵەن خوێندن و ئەوانە خۆی تا تقریبا پشل لێرە بوو پشە شوم بۆ خوێندن ئێمە وەختی خۆی لەبەر شۆڕشی ئەیلول زوو مەکتەبەکان داخران لەبەرەوە بۆیە بڕۆشتێنە شوێنێکە بخوێنین من پۆلی شواری ئیبتیدایم لە مەکتەبی شۆڕشی ئەیلولە خوێندووە ئەو مەکتەبە لەو مەکتەبا خوێندومە ئەوە بەس ئەم بینایە نا لێرە بووم بینایەکی کە بوو کە ئەو وەختە حکوومەتی هی حکوومەت بوو یعنی بیناکە حکومی بوو گەورە بوو لێرە خوێندومە بەڵام خۆی ئەمە دوای ئەوەی کە شتێک لێرە بە بیرە دکتۆر ئەو کات مەکتەب ئەو وەختە هەموو بیرێت یعنی ئەو وەختە مامۆستاکانیشم بیرێک تەڵەبێکی چوون بووی تەڵەبەیەکی زیرەک بوو ماشەڵڵا لە منداڵیەوە زیرەک بووی بەڵێ ئەو کاتیش خڕپ و بەڵێ خەڵەوە بوو من خۆی لە پێنجی ابتیداییشە بیرم یە بەڕەحمەت بێ لەگەڵ باوکمەوانە کاک باخی قەپانی هەبوو قەپانی ئەوەی کە ئەشیتە سەری و فەردەکانیان دانا 58 کیلۆ بووم لە پێنجی ئیبتیداییە ماشەڵڵا یعنی هەر قەڵە بوو یعنی قەت بڕیارت دا وەرزش بکەی خۆت وەڵا بڕیارە ما بەڵام وەرزش بە من ناکرا کاکە بەڵام ئەم شاخ و داخا چوومە سەرەوە هاتمە خوارەوە و یعنی بڕیارت دەدا بەڵام وەرزش ناکرا کەڵا بینی خۆمان بین لەوە وەکوتون بڕیار دەدەم زۆر زۆر وەرزش بکەم باز وڵای تەماشا وڵی بەس ئەڕۆژین بەرەگا یعنی ئەمە ماڵمان لەسەر شاخەکە بوو لەسەرەوە چلانەیان پێوت لای مزگەوتەکە بۆ ئێستا تەبەن هەموو ئەوان هەموو ڕووخاون و وێران بوون و ئەمانە چ شتێکی ئەم منتیقە هەر وەکو خۆیەتی وەکو پێشتر ئەو ساڵانەی کە وڵات زۆربەی باخەکان وەکو خۆی ماونەتەوە بەڵام هەرچەند زۆر دار وشک بووە دارە بە پیرەکان وشک بوون یعنی ئەمانە وەکو خۆی ماونەتەوە ئەگینا لادێکە یعنی بڵێن ئەو وەختە شارەدەی تەوێڵە یعنی وەکو پێپلیکانە لەسەر یەک بوون یعنی ئەوەی کە بە گۆران ئەڵێ وەک پێپلیکانەی دێو لە شارەکانیا یعنی 1200 ماڵ بوو تەوێڵە ئێران کە وەختێک هات بۆ هەجومی هێنا بۆ ئەم منتیقەیە و ئەم وەختانە ئەو وەختە کاول بوو لە شەڕی عێراق و ئێرانە و هەمووشی تەقێنرایەوە یعنی بە TNT و ئەمانە ئێتر وەختی چۆڵکردنی لادەکان بوو تاژیری لادەکان بوو گواستەوەی خەڵکەکە بوو شەڕی عێراق و ئێران بوو ئەمانە هەمووی تیاشون و زۆر باخ وێران بوو تو لەو بینە شەڕ و وێرانکاری و ئیتر ئەوە ئێرانە ئەو عێراقە شۆڕەش بووە توش خۆت بەشداری شۆڕەشت کردەوە مەسەڵەن وەکو وەکو دکتۆر وەکو ئەو وەختە من خوێندکار بووم یعنی تەلەبە بووم دکتۆر نەبووم بەڵام لە یەکێتی قوتابیانی کوردستانە بووم ئەندامی شانۆگەری هەورامان بووم یعنی ئەمانەم هەبوو ئەی زانکۆت لە چێ تەواو کرد؟ زانکۆم لە مووسڵ تەواو لە مووسڵ ئادادیم لە سلێمانی تەواو کرد پێنجی ئیبتیدایم لە هەڵەبجەی شەهید تەواو کرد هەموو شوێنێ اینجا چواری ئیبتیدایی سەی ئیبتیدایی بوو یا چواری ئیبتیدایی لە مەکتەبی شۆڕش تەواوم کرد لێرە لە تەوێڵە تا بێ بگەڕێنەوە باختەلوایە دکتۆرە دکتۆرەی خێزانم تۆڵەیەکێ نانە تۆ خۆت کە مەسەڵەن ئەوە تەواو دکتۆرە من حەقەتەن بۆردی عەرەبیم وەرگرت لە بەغا لە سەنتەری مەدیانتۆ اینجا دوای ئەوە لەو یەک هاتمە بۆ سێمانی پێش ئەوە هاتمە بۆ سێمانی لە ڕاپەڕینە لەگەڵ خەڵکەکە ڕۆشتم بۆ ئێران مدەیەک 6 مانگی لە ئێران ئیشم کرد لە پاوە بە تایبەتی دوایەوە هاتمەوە بۆ ئێرە اینجا زانکۆی سلێمانی کرایەوە لە تەڵان ڕێئاسێ سەحەی سلێمانی ئیشێکی زۆرم کرد ئەو فترەیە دوایەوە کە زانکۆ کرایەوە ڕۆشتم بۆ زانکۆی سلێمانی
سەرۆکی بەشی نیشتەرگەری بووم لە سەحەی سلێمانی دوایەوە لە زانکۆی سلێمانی مدیری نەخۆشخانەی چوارباخ و فێرکاری سلێمانی نەشتەرگەری بووم اینجا دوایەوە بووم بە پرۆفیسۆری یاریدەدەر بووم بە وەزیر بووم بە پرۆفیسۆر اینجا لەگەڵ هەندێک برادەرە مەجموعەیە ئیشی تری تەندروستیمان کردووە وەکو بەڕای اختراعمان هەیە لە عەمەلیاتە کە لە عالەما یەکەم کەس ئێمە کردومانە دوایەوە نەخۆشی هەیە لە عێراقا کە ئێمە دۆزیمانەتەوە نەخۆشی کرمی جگەر تەشخیسەکەی لە عێراقا هی کرمەکە و لەناو هینەکە ئێمە یعنی تەشخیصمان کردووە لەسەر ئاستی عێراق بەڵێ بەڵێ اینجا بەڕای اختراع لەسەر ئاستی عالەم هەمانە ئەوە هی نەوعێکە لە خزانی کۆم کە ئەچێتە دەرەوە چۆن نەشتەرگەری بۆ ئەنجام مەدەی هی ئەوەیە کە کردومانە اینجا دوای ئەوەش هینی کەشمان هەیە یعنی نەوعێک لە هێلکە شەیتانۆکە هەیە کە پێویستە بۆ کرمی جگەر لە خەریتەی عێراقان نەبوو کە ئەوە لە عێراقا هەبێ ئێمە ئەوەشمان هین کردووە یعنی بەحسێکمان لەسەر کردووە ئەو توێژینەوە ئەمانەمان هەموو لەسەر ئەو شتانە هەمووی کردووە دکتۆر وەکو گوتت ئەچینە باخ بەڵێ لەوێ ئیتر نازانم نەخۆشدێ میوانت هەیە وەڵا خۆی دوو تەبەن ئەمە ئەم باخانە باخی باپیرمانە ئێمە دەدی کابراوەتی بۆمان ماوەتەوە ئەمە سەنەدی وەقفی ئەم باخانەی ساڵی 1911 هیجریمان هەیە 1911 سەنەدەکەمان ماوە دەستنووسەکە لەسەر هیجری نووسراوە باڵێ هەر نووسراوە ساڵی 1911 هیجری بە هەورامیەکی تێکەڵ نووسراوە هەورامی و عەرەبی و فارسی بە زمانی ئەو وەختە نووسراوە بەڵێ ئێرەیە بەڵێ داوەزین و زیاتر هەر لەناو ئەو باخ و گوڵ و بەژار و جوانیە زیاتر نزیکی اینجایەوە ئێرە نەخۆشی ژەبینین و زۆرجار و میوانیشمان هەیە ماشاءالله شوێنێکی جوان الله سلام علیکم مادینە بن دکتۆر میوانیشی هەیە بەڵێ بەخێر بێن دکتۆر خۆ لێمان تێک نەدا نا کاکە میوانن ئەمە هەموو جومعە ئەمە حاڵمانە فەرموو حاڵێکی باشە یان حاڵێکی زۆر باشە دکتۆر جان بەخێر بێن یاخوا چەند مناڵەت هەیە خۆ دکتۆر خۆم چوار کچ و کوڕێکم هەیە ئەی چەندنەوە ئەی ماشاءالله حەوتنەوە پێدەچێەوە زۆر خۆشەویست بی ئای چۆن ئەمە دەگران وان تایبەتە ئەمە درێژ باغداریش دەکەی یان بەس بۆ خۆشی وەڵا بۆ خۆشە بەڵام تۆزە باغداریشی تایە چۆنە بێت باغداری لە کوێ دکتوری و پزیشکی هەردووکیە بێ ئەمانش گیان لەبەرن ئەمانی ژەکوو دکتۆر بینە لەگە خواردنی زۆر سوپاس هەر وەڵا بینم زۆر خۆشە حەزم لە خواردنی خۆشە خواردنی چەور وەکو ئەمانە بەڵێ چەور نەبێ ناوخۆشە یانە خۆی ئەم چەوریە نابێ بۆی بەرزکردنەوەی ئەو چەوریەی ناوخێن چەوریەکەی ناوخێن پەیوەندی بە نان و شیرینی و ئەمانەوە هەیە برنج و داچی منداڵان خواردنی چوونە ئەو زۆر باشە تایبەت بەڵێ یەک جار هاوسەرگیریان یەک جار لە 81ەوە لە 81ەوە بەڵێ دەست بە خواردنەکە بکەن جەماعەت کاکە فەرموون لەسەر نان خواردنەکەش ئەمە بەردەوامە بین باشە ئەوەی خواردن دەخوا با نەڵێ ئەوە خەریکی قسەن لای من و دکتۆری فەرمو دکتۆر تۆش دەستکە بە خواردن ئەمە چی ئەمە کفتەیە کە ئەمە شفتەی سەر خەڵوزە شفتەی سەرخەڵەوە بەڵێ نانەکەش هەورامیە نانەکە نەوەڵا نانی هەورامی نییە ئەمە نانی مەکینەی و ئێرانی بەڵام ئەم نانە بۆیە هێناویاندانەوە چەوریان کردووە بەو دووگاها لەبەرەوە داێنەوە تامەکەینەوە ئەگیکەیە تامەکەی تایبەت یانە تایبەتە بوت بێن تەماتە و ڕۆنیش حازرە تەماتە و ڕۆنیش حازرە هەر سێژەم دەخۆی خواردنیان نابێ وەڵام من عادەتەن دووژە مەخۆم بەڵام ڕۆژی جومعان سێژە مەخۆم ڕۆژی جومعان فریە تایبەتە فری تو دکتوری چارەسەری نەخۆش دەکەی تووشی نەخۆشی بووی دکتۆریان چۆن توش نەبوو تووشی چ نەخۆشیەک مەسەڵا وەڵا تووشی ئیلتیابی سنگۆمانە بووم چوون بۆ ئێران
دڵم زۆر لێدا پەلەپەل تووشی ئەوەش بوو. ئەی تو دەچێ لای چه چارەسەر وەرەگری؟ هەر دکتۆر خۆت یان دکتۆری دیکە؟ دکتۆری دی دکتۆری دی دکتۆری تایبەت دکتۆری تایبەت. بەڵێ بەڵێ دکتۆر ئەڵێن بەسەرهات و قسە خۆشەکانی دکتۆر زۆرن، ئەمە باباسی نەخۆش بێ مەسەلەن سەرهاتێک لەگەر نەخۆش. وەڵا خۆی بازێکیانم زۆر جار باس کردووە بەڵام شتێکی کەشتان بۆ بازەکەم باسم نەکردووە بەڵام بازەکەم هەمووی باز ناکەم بە درێژی. جارێکیان نەخۆشێک گەنج بووات بۆ لام وتی ئێرە ماوەسێ یانی ئەم شوێنی فتە وتم با فاسەکەم ئێتر فاسم کردووەم لە ئەولا و وتی عیلاج وتم عملیات وتی کەی وتم بە زەوقی خۆت. دوایی چووە دەرەوە هاتەوە وتی دکتۆر ئەکرێ پارەکەم بۆ بیتەوە وتم بۆ بدەمەوە. وتم ئەگەر بڵێ فەقیرم پارەکەی ئەمەوە. وتی وڵات و عیلاجە بۆ نەنووسیم من سەعاتێ قسەم بۆ کردووە منی دەسەمەوە سەر پێ وتم وەرە فاسم کە و چیم بۆ کردی بابی 25 بەمێ ئەو وەختە فاحش بە 5 دیناری بوو. چی کرد ئەو چی کرد؟ هیچێتە ڕۆشت پارەکەم نایەوە. بەس منیش فێری هەندێک هەورامی بکەم مەسەن ئێستا بڵێم ئەو خواردنە خۆشە چیڵێن؟ ئیواردە وەشە. ئیواردە وەشە؟ ئیواردە خاسە وەشە. خاس وەشە. دی هەندێک خواردنی خۆین پشتی هەنگی پیاسەکە ناو باقیژی پین زیاترم دێ بەس. دکتۆر باباسی زراعەتیش بکەم دار و درەخت و گوێژی ئەم ساڵ چۆن بوو؟ وەڵاهی ئەبە 2 ساڵە گوێز باش نیە عامەتەن لەبەر چۆ خۆی داری گوێز بەزستان ئەبێ 180 سعات دەرەجەی حرارەتی عەرزەکەی لە ناقص 0 کەمتر بێ یان 180 سعات ناقص بێت لە 0 کەمتر بێ بۆی بەرەکەی باشتر بێ. اینجا وەختێک کە هەڵاڵەشەکە ئەو وەختە ئێمە سۆڵەی پێڵێن ئەبێ بارانێکی بە خوڕی باش ببارێ بۆ ئەوەی پاکی کاتەوە و یارمەتی پیتاندنەکەش بدات. وەزارەتی تەندروستی ساڵی چەند وەزیر بوون هەتا چەند؟ ساڵی تقریبان کۆتایی 2009 تاوەکو مانگی چواری 2012 ئەوانە بوو هەر ئەو کابینەیە بوو کابینەی شەشەم بڵێ. شتێک هەبوو کە جێبەجێت نەکرد بوو بە ئێستا مەسەن ئەگەر وەزیری ئێستای تەندروستی پێت بڵێ دکتۆر پرۆژەیەکی تایبەتم دەوێت بۆ باشترکردنی کەرتی تەندروستی؟ وەڵای خۆی کەرتی تەندروستی ئێمە ئەو وەختای زۆر قسەمان لەسەر کرد و کۆنفرانسیشمان لەگەڵ لەسەر گرت و مۆتەمەرمان گرت و ئێمە بتێ گۆڕانکاری بکەیت لە وەزارەتی تەندروستیە ئێمە لە یازال بمانەوە نەمانەوێت جوزئێکی لە عێراق یعنی ئێمە ئەقلیمێکی فیدراڵین ئەبێ تامین صحی دەبێ ینی دڵنیایی تەندروستی ئەمە لە کوردستان خۆی بە تەنها ناکرێتەوە بێ لەگەڵ بەغا بیکەی ئەمە یەکەم شتە دووهەم شت مەسەلەی عەلاقاتی ئێمە و بەغا ئەبێ بە باشی ڕێک بخرێ بۆ ئەوەی ئێمەش وەزعەکەمان زۆر باشتر بێ یعنی خۆ ئێستا بایی 200 ملیۆن دۆلارێک دەرمان ئێمە لایەزار لە بەغا و ئەمانەوە بۆمانێت یعنی بێ ئەوانە ڕێک بخرێتەوە بە شێوەیەکی باشتر بیتە سەر ئەوەژێمە خۆی لە ئەساسا حکوومەتی کوردی هاتووەتە لەسەر وڵاتێکی وێرانە لە لادێەوە وێران بووە لە بنیە تەحتیەوە وێران بووە لە هەموو شتێکەوە وێران بووە هەر بەو شێوەیە بێ زۆر ناکەم بەڵام ئێمە کێشەکە ئەوەیە ئەگەر بتەوێ چاکیکەی ئەبێ سیستمی تەندروستی پێشکەوتوو دەبێت. پارە لای دکتۆری چییە؟ چ شتێکە لە وەڵای من پارە لای من ئەوەیە کە بتوانانی پێبژی چی ئەخۆم ێستا ئەمڕۆ چیم خوارد من هەرچیم هەبێ هەر ئەوە ناخۆم یعنی سیارەیەکە دەبێت خانوویەکە دەبێت بتوانانی ماڵ مناڵەکە بەری بەڕێگاوە باقیەکەی بۆ یارمەتی خزم و کەسوکار و میلەتەکەتی بەکاربێنی پارە ئەوەیە. سەرەتا لەناو ئۆتۆمبیلش باسمان کرد کە منداڵ بووی دادنابوو ببیە پزیشک بەڵێ بەڵێ هەموو تەمەنت ئەوها بە پلان بووە یان شتە بووە بێتەڕێت و وەرگرتبی و باش بووبی؟ واللهی زۆربەی تەمەنم بە پلان بوو. پلان ئێستاش هەر پلانە؟ ئێستا هەر پلان. پلانی دوای ئێرە چێوە بڕۆین؟ ئێستا ئەچینە باقی کەمەنێرەوە سەرەوە بڕۆین سەیرێکی یەکەین و بازێ قسەتان لەگەڵاکەین و احتمالە بتوانین لەوێ چایە بخۆینەوە و تەواو. چایەک وڵات چایەک لەوێ باش
واني شاتان نخوة ليرة باورن شاكل بچین هێوێری هەر بچین دکتۆر فەرمو. دکتۆر بینی خۆت لەگەڵ هونەر چوونە ئەوەی ناو ماڵێ بازەکەم ئەوەی لای ناوتەوێڵەیە نازامی سلێمانی چوو زۆر کوردەواری و هونەری و زۆر ڕێک و پێکە لەگەڵ هونەرە باشم بەڵام هونەرمەند نیم وەختی خۆی ئەندامی شانۆگەری بووم لە تەوێڵە ئەندامی شانوگەری بەڵێ بەڵێ ئەندامی چوونە سەر دەرپی شان و ژیان نانا شانۆتان پێشکەش نەکرد بابا ئەی شانۆمان پێشکەش کرد بەڵام من زۆر ناکەم ئیداری بوو لا ئیداریەکە لە ئیداریەکەی شمەکرد ئەو وەختە کاک دکتۆر ئەیوب مامۆستای ڕۆستەم هەمووتان هێناسن ئەو سەرۆکی هینەکەمان بوو تیپەکەمان تر مەجموعەیەک بووین ئەی شتی ناو ماڵ تەداخل دەکەیان بەزەوە عایدی دایکی منداڵان و منداڵەکان وەڵاهی کەمتر هەی دەست خۆش سپاس وای هەر بژی ئەوە خۆشەویستەکە بوو بەڵێ ناوی چ بوو کارۆ کارۆ ماشەڵڵا هارو هاش دیار نییە ئەوەت نانا تۆ خۆت لەگەڵ دایک و باوکت چوون بووی بە منداڵی دکتۆر وەڵا لەسەر خۆ بووم لەسەر خۆ بەڵێ مەسەلەی ترسەکە بوویان خۆش نانا هەر لەسەر خۆ بووم و خۆشەویستی بووم مەزەوە تێنەگەیشتم دکتۆرەوە لای خۆمان یەک شەکرە و تۆ ئەو هەموو شتە چێ لای ئەوە هەموو ئەنواعی شەکرە ئەوە شەکرێکەوە 2 3 4 تۆ خۆت شەکرە خۆیان من ناخۆم من بەبێ شەکرێ خۆم من ئەو چوارە ناخۆم تۆ کەمهیان دەخۆی ئەی لەگەڵ گۆرانی و سیات چەمانە ئەو منتیقانە و هەموو بە کاسێت هەموو لە سیارەکەشە هەیە هەمووشی گوێ لە یەگرم ئای ماشەڵڵا خۆشت دەڵێ یان من نە دەنگم خۆش نییە دەنگم خۆش حەزم مەکرد حەزم مەکرد دەنگم خۆش ماشەڵڵا بەهرەی دیکەتان هەیە دکتۆرە و پێشتر وەزیر بوونە و وانەوتن بۆ دکتۆرەکان چوونە بینت لەگەڵ ئەوە باشە زۆر باشە بەڵێ وەکو برادەر تەعامولەکەیان وەکو نانا وەکو برادەر و وەکو دکتۆر بەڵام وەکو نەسیحەتکەریش دکتۆرەوە باسی نووسنیشمان کرد ئەو زەبا دەستخەتیش باسکەم چکە لە سەرڕاستی عالەم خەڵک هەتا تووشی مردنیش دەبی مردنیش پێشیان هەڵی پزیشکی لەسەر دەستخەت بەڵێ تو خۆ دەستخەتت چوونە من دەستخەتم زۆر باشە بەڵام لەسەر قسەکەی تۆ هەڵەی پزیشکی یەکەم هەڵەی پزیشکی دەستخەتی ناخۆشە چونکە مەسەلەن تۆ بە ئینگلیزی نووسی 10 یونیت یوەکە بە ئەوی بە سفری دوم حیسابیەکە مەمەرزەکە 100 یونیت ئەنسۆلین لە نەخۆشەکە ئەدا و ئەمرێ لە حەقیقەتە ئەمە یەکێکە لەو دەهڵانەی کە هەموو عالەمیان هەژاندووە و لە ئەمریکا ڕوویداوە ئەم حاڵەتە نەخۆشەکەش مردووە دکتور باسی استراحەت مەسەن ئەگەر بتانەوەی استراحەتکەن چ شوێنێکتان پێخۆشە و بە چ دڵتان خۆش دەبی لە کاتی استراحەت من هەورەمان لەلام خۆشترین شوێنە لە ماڵیشەوە هەموو لەوەتی یعنی من دەست پێکردووە بە ژیان بە زۆری پێش سەعات دەی شەو خەوتوم بەیانیش سەعات 6 بیانیە ساوم لەخۆ ماشەڵڵا پێش سەعات دە پێش سەعات دەی شەو خەوتوم بەیانی سەعات 6 ساوم لەخۆ بۆ خەو باش بازە جارێکیش پێنجی بەیانی لەخەوە ساوم وەڵڵا ئەوە باش ئەی بە چ دڵت ناڕەحەت دەبی دڵت تون دەبی بەشی دڵم تونگەبێ من حەزەکەم یعنی من هەموو ژارە و تووشمە دایک و باوک مردن خۆشترە لە نەخۆش مردن نەخۆشت بمرێ یعنی خۆشتر دایک و باوکە بمرێ نەک نەخۆشەکەت بمرێ شتێکی لێبێ نەخۆشەکە تووشی مزعفات ببێت یعنی تووشی ئاکامی نەخۆشیەکان و ئیشەکەی ئێمە بێ ئێتر ئەوە شەوەکە خەوە لێ ناکەوێ هەتا بەڵکو نەخۆشەکە شاک بێتەوە ئەگەر خوا نەخواسە ئەمری خواشی کرد ئەوە زۆر بوونەوە حاڵەتانە مەسەلەن وەڵا بەشی خۆی هەر هەبووە تۆ حیسابکە من 42 ساڵە دکتۆرم ئیشەڵڵا دیر بنجوان حاڵاتە ئیشەڵڵا 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 دکتۆر پرسیارێک هەیە پێم ناخۆشە بیکەم بەس دەیکەم بیکە بزانم وەسیەتت هەم بوو دکتۆرەکان هەم بوو ماڵ و منداڵەکانت طبعا دوای تەمەنێکی درێژ وەڵی وەسیەتم بۆ هەموو دکتۆرەکان ئەوەیە کە دڵسۆز بن بۆ نەخۆشەکانیان پابند بن بە سوێنی پزیشکەوە کە خواردویانە و هەوڵ بن کە ئەو نەخۆشەی محتاج بوو ئیشەکەی هەر بۆ بکەن شەد نییە هەموو نەخۆشە بتوانین پارەی لێ وەربگری بتوانی بە بەلاشی ئیشەکەی بۆ ئەوە بۆ دکتۆرەکان ئەوە دکتۆرەکان بۆ منداڵەکانت
بۆ مناڵەکانیشی مناڵەکانم من حەزەکە مناڵەکانیشم یەکێک بن کە بەرهەمێکیان هەبێ بۆ کۆمەڵگا هێتا هەر شوێنێ بێ بەرهەمەکە ئینشەڵڵا وەکیتە بەرهەمدار بن ئینشەڵڵا ئەم گەلک سپاسدارین دکتۆر کە دەرگەهەیە ماڵا خو ژیانە خو مەڤەکر ئەم نزیکتری ژیانەتە بی بەخێر بێ گەلک سپاس بووتە بەخێر بێ مەسەر شاو دەستا خۆی بێ ئەوان دکتۆر جان هەر بژی گەلک سپاس